بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی بەڕێزداین لە بەرنمەیەم جارشدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ مامۆستا فەرەدین دارتاش سەرۆکی پێشووی یەکێتی هونەرمەندانی کوردستان و هەروەها سەرۆکی پێشووی تیپی مۆسیقای سلێمانی. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنمەکەمان. لە ئەڵلقەی پێشوودا باسی کۆمەڵێک بابەتمان کرد بە تایبەتی هەم لایەنی سیاسی و هەم هونەریەکە باسی ئەومان کرد کە لە دوای ساڵی 64ەوە ئەو ناکۆچیانەی لە نێوان ڕیزەکانی پارتیا دروست بوو بەهۆی باڵی جەلالی و مەلای ئەوانە تۆ لەگەڵ باڵی جەلالیەکان بوویت. لە ساڵی 66 کۆنگرەیەکی یاخود کۆنفرانسێک لە گوندی تیما لە قەرەداغ بەسترا، ئێوە بەشدار بوون لەو کۆنگرەیە. پێم خۆش وەکو لایەنێکی مێژووی گرنگ لەو کۆنگرەیە کێ بەشداری کرد بە دەرەجەی یەکەم؟ ئەوانەی بەشداریان نەکرد بە هەڵبژاردن بوو یاخود هەر سەرکردایەتیەکە خۆی دیاریەکردن؟ بەڵێ، کاتێک کە ئیشقاقی 64 ڕوویە لە بینی باڵی مەکتەبی سیاسی و باڵی بەڕەحمەد بە مەلا مستەفا پارتی دموکراتی کوردستان، من لەگەڵ باڵی مەکتەبی سیاسیا بووم. ئەو کات من ئەندامی لقی پارتی بووم لە هەولێر. دوای ئەوەی کە شەڕەکانی مەبقەی چەمێ ڕێزان و ئەوانە بوو لە هێزی کاوە و ئەمانە، دوای ئەوە بریار درا کۆنفرانسێ بگرێ لە قەرەداغ لە گوندی تیمار. یەکەم کۆنگرە نەبوو، کۆنفرانس بوو. ئەندامانی سەرکردایەتی، ئەندامانی لقەکان، ناوچەکان و هەندێک کادری عسکەری تیا بەشدار بوون. لەوانی کە دیار بوون زۆرتر کاک برای مەحمەد و کە لە ئێرانەوە هاتبەوە، مام جەلال بوو، کاک عومەر دەبا بوو، هەمیان خوافیان کە مەلا ماتۆر بووش خوافی کار ئەمری خوای کردووە. کاک عەلی ئەسکەری بەشداری نەکرد لەو ئەوەی کە تۆ بزانی؟ با کاک عەلیش لەوێ بوو. بعضی زازاکرە فێڵە ئینسانەکە هەندێشتی هەیە لە بیرەچێتەوە. کەمال مەحەیدین بوو، شەم حەمەی شەعبولکەریم بچنە بوو. کەواتە بەگشتی ئەو سەرکردایەتیە بەشداریان کرد. ئەی لە خوارەوە ئێوە بە هەڵبژاردن هەر دیاریکرابوو؟ نوێنەری لقەکان لەگەڵ هەندێکی ڕێکخراو، لەگەڵ کادری پێشکەوتو، لەگەڵ عسکەریەکان. ئەوانە مەسا عسکەریەکان وەکو بەڕەحمەد بێ ڕئیس کەمال و ئەوانە ئەوانە هەموو بەشداری کۆنفرانسەکە بوون. ئەو کاتە پەیوەندی کرابوو بە حکوومەتی عراقیەوە؟ بەڵێ، پەیوەندی بەڵێ، گفتوگۆ هەبوو لەگەڵ بەغا. لە کۆنفرانسەکە زۆر مناقەشات کرا سەبارە بەو ڕووداوانی کە بووە، ئەو شەڕانی کە بووە، شیان کردەوە. بەگشتی دووسێ بریاری گرنگ درا. یەشێک لەوانە هەوڵ بدرێ بە هەچی چۆنێ بێ، چ لە ڕێگەی خۆمانەوە، چ لە ڕێگەی عەشایرەوە، چ لە ڕێگەی وەساتەتی ترەوە، لەگەڵ جەنابی مەلا مستەفا ڕێ بکەوینەوە بۆی ئەو شەڕی ناوخۆیە نەبێ. یعنی ئەوە بوو یەکێک لە بریارە گرنگەکانی ئەو کۆنفرانسە. خاڵی دووەم، ئەو ناوچانی کە بەدەست ئەمانەوە هەوڵ بن بیپارێزن و بە هیچ جۆرێک بارەگا جارێ لە بەغا نەکرێتەوە، بەتایبەتی بارەگای مەکتەبی سیاسی. لە بریارەکانی کەسەگە بێتەوە یادم مەسا باسیەکەم، هەموو ملتەزیم بوون بەو بریارانەوە و بە سەراحەت قسەش کرا و ڕەخنەژی گیرا. و کەس هەبوو لەو کۆنفرانسەیە مەسەلەن بە دژی یەکگرتنەوە، بە دژ ڕێکەوتنی بڵێن لەگە باڵەکەی ترا قسە بکات و ئەوانەی کە مەسەلەن پێیان ئەڵێن باڵی ئاشتی و باڵی کۆترەکان و بازەکان؟ خەڵک هەبوو مەسەلەن بە تونی قسەیە کرد، خەڵکیش هەبوو بام ئەکسەرێتی زۆرەی لەگەڵ ئەوە بوو کە تەبایی دروست بێ و ئاشتبوونەوە دروست بێت و ئەو شەڕی ناوخۆیە نەکرێ. وایەش لە بیناکاش کە ئەو ناوچانی ئەمانی لێن هەچی چۆن بێ پارێزرێ
لە چی پارێز لە باڵی لە دوولا لە هەردوو لە دوولا لە باڵی مەڵام سەفاش و لە حکوومەتیش بۆ ئەوەیە گەهشتی ڕوویە ئەمان شوێنیان هەبێ بتوانن تیا بحەوێنەوە. باشە دوای ئەوەی کە کۆنفرانس تەواو بوو هەر کەسە چۆ بۆ شوێنی خۆی ئەوانە لە پاش ماوەیەک من زوو چوم بۆ بەغا بە پاش ماوەیەک سەرم کرد مەکتەبی سیاسیان بردووەتە شارە فەڵەستین. بەڵێ کە من چوم بۆ ئێوێ بەڕەحمان بێ مامجەلانم دی لە ماڵی کاکبرایم بوو، خالید لێر بوو، زەبیحی بوو، عومەر دەبابە بوو، وانم هەموو دی لەوێ. بەڕاستی من بەش بە حاڵی خۆم گلەیم کردم ئێمە بریارمان وا بوو کە مەکتەبی سیاسی نێتە بەغا جارێ تا گەینە نەتیجەیشی معقول و مناسب لە گفتوگۆکانە. تو کۆمەڵە مبەرات هاتەوە کە من بەش بە حاڵی خۆم قەناعەتم نەبوو مبەراتانە لەبەرەوە من خۆم بریارم ما کە لەو تەنزیما ئیش نەکەم. لە 1970ەوە من وازم لە تەنزیمی باڵی مەکتەبی سیاسی هێنا. بەڕەحمەت بێ مام جەلال، حلمی عەلی شەریف، حەمی حاجتا زۆر ئیسراریان کرد، قەناعەتم هەر نەکرد. خاڵج کەشم بیرچوو لە بریارەکان تاییدکردنی حکوومەتی ناجی تاالب کە بوو تازە بوو بە ڕئیس وزەرا. تاییدکردنی حکوومەتی ئەو بەحساب یەکێکە لە زوباتی ئەحرار و بۆ بە ڕئیس وزەرا پشگیری ئەویان کرد بۆ حکوومەتەکەی. تەمبۆکو عەرزم کردی لە 1960 وازم لە باڵی مەکتەبی سیاسی هێنا. بەڵێ مامۆستا ئەوە بەهانەیەک بوو بۆ ئەوەی کەواز بێنی یاخود مەسەلەن تۆ ینی خەڵک دڵی خۆش بوو بەوەی کە لەگە حکوومەتا بن و پشنە پاڵ حکوومەت ئەوەش بۆ خۆی هینێک نییە. یعنی ئێوە لەو کۆنفرانسەیە بڕیارتاندا کە لەگەڵ حکوومەتە پەیوەندیتان هەر هەبێت و باسیەوەت کرد کە بارەگان نەچێتە بەغا. بەڵام باسی هاوکاریکردن لە بینی ئەو باڵە و حکوومەتا کرا یاخود دەست پێکرا بوو بەوە کاکەوە منطق خۆی پێشتر پەیوەندی هەبوو پەیوەندی بەسی اتفاقێکی نەکرا بوو. منطق کە قەرارێگەی کە تۆڵی پشتگیری حکوومەتی نازی تاالب بە کەم معنایەوە ئامادەشی لەگەڵ یا بسازی ئامادە یعنی مرونەتێک هەیە بۆ سازدان. فعلا خۆ نازی تاالب پیاوی عسکەری بوو بەڵام پیاوی نیشتیمان پەروەر بوو لە زوباتی حدار بوو لەگەڵ عەبدولکەریم قاسموانە کە شۆڕشی چواری تەموزیان کردبوو. بەهەرحاڵ قەرارەکە ئاوا بوو. من خۆم قەناعەتم بەوە نەبوو بەسەراحەتی عنی چونکە من خۆم لە زۆر شوێنی کەش کە ئیشم کردووە کە التیزام نەبوو بە بریارەکان چ کۆنگرە بێ چه بریاری قیادی ئەو شوێنە بێ هەر کەسە بە ئارزوخۆی تەسەڕفکە من لەوێ ناتوانێت ئیدارەکەم. هەتا ینی بۆ نمونە کە ئێمە دوایی ێنە سەری لە یەکێتی لە سەندیکا هونەرمەندانیش کە ساڵی پێشەی ئەلانم کەوتم لە کۆنگرە من ئەکشێمەوە ئەسبابەکانی دوای ڕوونیەکەم. باشە مامۆسا ئەو کۆنفرانسا ئەکرێ بڵێن کە شەرعیەتدان بوو بەوەی کە لەگەڵ حکوومەتتا کار بکرێ لەوێ شەرعیەت درا بەوەی کە لەگەڵ بڵێن حکوومەتی ناجی تاالب کار بکرێت بکەوێتە بوارێکی ڕسمیترەوە ینی لەوەی پێشووتری خۆی کە خاڵی یەکەم کە بۆ ئەوە بوو لەگەڵ باڵی ئەو لا ڕێبکەوین بۆی کورد هەمووی بەیەکەوە گفتوگۆ لەگەڵ بەغا مەبدەئەکە وا بوو مەبدەکەوا بوو و بۆی شەڕی ناوخۆش نەبێت. بەس هیچ هەوڵێکتان دەیانی کەسمەسە خەڵک چوو بۆ لای باڵەکەی تر داخوازیەکان ڕاستە دەوێت من کرایان نەکرا چکە من چوومەوە هەولێر ئەوانە ئاگام لەو تەفاستەم ئەوشانە بێ سەرکردایەتێکە بیکە بام هیچ ئەڵێن هەوڵمانداوە نەگەشتونێتە نەتیجە ئەڵێن بەس من بەڵگەیەکم لا نەبوو دلیلێکی سملا نەبوو لە بەری وازشم هێنابوو نەچوومە عمقی مەسەلە تۆ بە ڕسمی وازت هێنا ڕۆیشتی تو بە نامەی ڕسمی قبول نەخەوان قوبولیان نەکرد بەس لای خۆم قوبوڵم کرد یەک لایەنە یەک لایەنە خۆشم حسابم کە ممارەسە نەکەم ئیش نەکەم و لە هەولێر ئەلدامی لەق واز بێن و بێمەوە لە ماڵی خۆم دانیشتەوە بەس پەیوەندیشی نەکرد بە باڵەکەی ترەوە لەگەڵەوە بەڵێ بە حقیقت لە 1964ەوە تا من پەیوەندیم نەکرێتەوە بە پارتی دیموکراتی کوردستانەوە. باش مامۆستا لە پاڵ ئەوەیە تۆزەکەمێ باسی کارە هونەریەکانی شوکەین تۆ لە 6 تا ساڵی 1960 کە
تیپی مۆسیقای سلێمانی دروست دەبێت بەڵێ لەگەڵ هیچ تیپێکی مۆسیقایە کارت کردووە پێشتر نەخێت چونکە لەو پێشەوە تیپێکی ئەوتۆ نەبوو من ئەو وەختە تا 66 من لە هەولێر بووم بەڵێ لە وەکو باشتر پێسم کرد لە دیانەوە سرودە کوردەکانمتەوە کە نەقل بووم بۆ شەقڵاوە لەوێ هەوڵما دووبارە سرود و ئەوانە بڵێمەوە و یارمەتی چەند کەسێکما بۆ فێربوونی مۆسیقا یەکێک لەوانە حەمید قەساب بوو من ماڵ چوو بۆ هەولێر ئەها بۆ هەولێر لەوێ دەرسم پێوت دوایی خۆی فەرقێکی لە هەولێر تیپی مۆسیقا نەبوو ئەو کاتە نەخێت نەبوو هەش بوو بێ تیپی بچکۆلە بۆ من پەیوەندیم لەگەڵیانە نەبوو کەواتە مامۆسا ساڵی 16 تیپی مۆسیقای سلێمانی دامەزرێ و ڕۆڵێکی گرنگی لە مێژووی مۆسیقا و هوەری کوردیە جێراوە تا ئێستش کێ ئەم تیپەی دامەزران چۆن دامەزرا بیرۆکەی چێ بوو بەڕەسمی ئیجازەتان وەرگرت یاخود بیرۆکەی دروستکردنی ئەم تیپە چێ بوو مامۆسا وەڵا پێشتر کۆمەڵی هونەرمەند ئەوەختە شا لە هەولێر بوو مشق لەوێ بووم تۆ لە دامەزرێنەرانی بەڵێ لە دامەزرێنەری تیپی مۆسیقای سلێمانی منم کاگە نوێر قەراخیە ویلێمە فەنیە بەڕەحمەت بێ حەمە حسەینە بەڕەحمەت بێ ئەو پێنج کەسە بوون کەوا تیپی مۆسیقای سلێمانیمان دامەزران بە ناحیە ڕسمیەکەی خۆی لە 16 تا ئێمە ئیجازەی ڕسمیمان وەرنەگرت بوو بەس کۆ بووبووینەوە پرۆڤەمانە کرد بۆ فێربوونی مۆسیقا و تەعاونکردن لەگەڵ یەکە و گۆرانی کوردیەکانمان لیا و گۆرانی عەرەبی و ئالۆ بابەتانە ئەتر دوایی پێش ئەوەی من بێم بۆ سلێمانی بەرادران بیرۆکەی ئەوان هەبوو کە هەوڵبەندی پێ دروستکەن بام هێشتا دروست نەکرابوو هێشتا دروست نەکرابوو چەند ناوێکی شیان لێ نابوو تیپی هیوا و لەو بابەتانە ئەتر دوایی کە من لە 16 تا هاتین ژمارەکەشمان زۆر بوو ئەمانە بیرۆکەی تیپ دروستکردنەکەمان پێگەی زیاتر بەڵام پێش ئەوەی ئێمە ئیجازە ئەوانەش وەرگین لەگەڵ برادرانی نواندن تیپی مۆسیقای سلێمانی و نواندنمان بەیەکەوە دروست کرد و ساڵێکیش بەیەکەوە بووین لەگەڵ بەڕەحمەت بێ ئەحمەد دەنگەورە و عومەر عەلی ئەمین و حەسەن تەنیا و عوسمان چێوار و ئەمانە هەموو تەمسیلیان نەکرد ئێمەش بەیەکەوە تیپی مۆسیقا بەیەکەوە کارمانە کرد ساڵێک بەیەکەوە بووین و بەرهەمی چاکیشمان کرد و بەرهەممان لە سلێمانی تەقدیم کرد و لە هەولێریش ساڵی 69 هەم تەقدیممان کرد ئەتر دوای بیرمان کردەوە هەر بەشە بە خصوصێتی خۆی کارکا باشترە لەگەڵ بەرادرانی مەسرەحە دانیشتین و پێمان وتن کەوا ئێوە کاری هوەری خۆتان بکەن و ئێمەش کاری هوەری خۆمان کردن بەڵام هاوکاری یەکەبین هەردوو لا مافقەتمان کرد و ئێمە جیابووینەوە و تیپی مۆسیقای سلێمانی سەربەخۆی خۆی وەرگرت و ئەنجا هەوڵی ئیجازە وەرگرتمانە لە ئیجازە وەرگرتنەکە کاگە نوێر قەراخی بوو من بووم فەرید عیسا بوو ولیێمە فەنی بوو حەمە حسەین بوو کە تەقدیممان کرد بەڵام لە دوای 3 ساڵ ئیجازە ڕسمیەکان ناینێ یعنی بەڵام ڕێگەی کارکردنیشیان لێ بەردەوام بووین چونکە بۆچی تیانزەی ئازار ئەوانە هاتە پێشەوە وەختە سەرۆکی ینی یەکەم سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانی یەکەم جار کە تیپی مۆسیقای سلێمانی دامەزرا کاگە بە قەراخی هەموو قەرارمانە کە ڕئیسی تیپ بێ لە 73ەوە کە ئیجازەمان وەرگرت هەتا 75 کاگە نوێر ڕئیسی تیپ بوو ئەی پێشەوە ینی لە پێشەوە هینتان نەبوو لە 16 کە دەستان بە دامەزرا وەڵا هاوکاری بوو هاوکاری بوو بەڵام کاگە نوێر وەک عەنسوورێکی هونەرمەندێکی گەورە و بەتوانە ڕۆلی سەرێکیە بینی مامۆستا دەورێکی تر کە تۆ زۆر ئیشتیا کردووە چالاکی قوتابخانەکانە ئەمە چی ئەم چالاکی قوتابخانە بەس لە سلێمانی هەبوو یاخود لە شارەکانی تریشە بوو یاخود هینێکی ڕسمی حکوومەت بوو چالاکی قوتابخانەکان دائیرەیەکە پەیوەندی بە پەروەردەوە هەیە و لە هەموو شارەکانی کوردستانیشا هەیە لە هەولێریش و لە دهۆکیش هەیە و لە هەموو شارەکان هەیە ئەمە سەرپەرشتی کاری هوەری ئەکا لە
و چالەکیە هونەرەکان لە هەموو قوتابخانەکانی شارەکەدا. بەڵێ ئێمە کە لە چالەکی سلێمانی بووین بەڕاستی کۆمەڵێ هونەرمەندی بەتوانە، کۆمەڵێ هونەرمەندی بە هەڵوێست خۆڕاگر وەدڵ سۆزانە کاریان نەکرد بۆ ئەوەی کەوا خزمەتی مناڵانی کورتکەن لە قوتابخانەکانە ڕۆڵێکی ئێجگار گەورە هەم بینی چ لە مۆسیقا چ لە شانۆ چ لە شێوەکاریە. و لە ساڵی 72 بۆ یەکەم جار دەورەیەکی مۆسیقامان کردەوە کە وەختە خواعفویکە سامێفەنی مدیری عامی تەربیە بوو یارمەتی زۆر لاین دەورەیەکی مۆسیقامان کردەوە لە قوتابخانەی گۆیژەی کوڕانی ئەوسا کە ئێستا بازاری سیروانە. یعنی لە سلێمانی کۆمەڵێک ڕێکخراوی تر دروزە بێ، ینی ئەوە چالاکن هەمووتان کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ئەمانەکەی چۆن دروست بوون، تۆ ئاگادار بووی بەشدار بووی لەوەیە بەشدار نەبووی، ئەم ڕێکخراوە تەنها لە سلێمانی بوو یاخۆ دوایی لە شارەکانی تریش لەقی کردەوە؟ کۆمەڵی هونەری وێژەی کوردی ساڵێک دوای تیپی مۆسیقای سلێمانی دامەزرا ساڵی 1970 بەڵێ ساڵی 70 دامەزرا هەموو بەشەکانی تیا بوو وێژەیی هونەریش تامان بە مەسرح و مۆسیقا و شێوەکاری و ئەوان هەیئەتی خۆیان جیابوو ئەندامی خۆیان جیابوو. یعنی تیپی مۆسیقای سلێمانی بەشێک نەبوو لە سەربەوان نەبوو. ئێمە خۆمان ئازاد بووین تیپی خۆمان. ئەخەمە بەسەکەمەوەیە کە ئەمە کۆمەڵەیەکی فراوانتر بووە. بەڵێ کۆمەڵێکی فراوانتر بوو کارەوە کەشیان نظامەکان وابوو کە بۆیان هەبوو لە هەموو شار و شارچکەکانە بەش بکەنەوە. ئەو لە هەولێریش کردیانەوە لە زۆربەی قەزاکانیش هەر هەیان بوو و ئەوان چالاکی خۆیان نوان و تەمسیلەی باشیان کرد و لە دوایە تیپی مۆسیقایان دروست کرد و شێوەکاری و چالاکی ئەدەبیان هەبوو. یعنی ئەوانش ڕۆڵێکی باشیان بینی. ئەمانە ڕێگر نەبوون لە کار و چالاکیەکانی ئێوە لە قوتابخانەکانەوەوانە؟ ناچووکەوە ئەمە تیپی مۆسیقای سلێمانی و لەگەڵ کۆمەڵی هونەرە جوانەکان ئەوانە تیپێکن دەرەوەی داوائری ڕسمی، یعنی ئێمە عایدی حکوومەت نەبووین، عایدی حکوومەتەوە تیپێکی ئازاد بووین خۆمان بە ویست و ئیرادەی خۆمان دروستمان کردووە. کەواتە ئێوە کارمەند نەبوون، ینی موچەتان نەبوو؟ نەخێر بەعکسەوە ئێمە لە تیپی مۆسیقای سلێمانی هەمومانە یەکی دینارێکمانە ئەو وەختە بۆی خانوەکەی لێبین و وردە مەسروفاتی تیپەکەی لێ بکەین. تا نزیکەی 10 ساڵیش ئێمە هەر خۆمان پارەمان ناوە. بەڵێ مامۆستا زۆر جار باسی کۆمەڵێ ناوەکرێ پێم خۆشە هەمووکو یاداوەریەک و هەمیشوەکی لایەنێکی مێژووی کە پەیوەندی بە فەرهەنگی ئەم شارەوە هەیە. زۆر جار باسی ڕەفیق چالاک و نووری وەشتی و قادر دیران و لیامی حەنا و نەجاتی عەبدە و زۆر کەسی تریشە نەمانە. ئێوە تۆ لەگەڵ زۆربەی ئەمانە کاری کردووە؟ لەگەڵ ڕەفیق چالاکە کاری کردووە جەنابەت؟ نەخێر لەگەڵ ڕەفیق چالاک نەم کردووە، لەگەڵ کاک نووری وەشتیش نەم کردووە، بەڵام چەند جارێک لەگەڵ جەمال بەختیار و هادی عەمبەر جەمال بەختیار تەمە شێوەکار بوو، چوو بۆ ئەمریکا دواییتر، هادی عەمبەر و قادر دیلان و نەجاتی عەبدە و حاتەم و ئەمانە هەموو ئەندامی لەگەڵ ویلەمە فەنی بەڕەحمەت بێ لەگەڵ کاک بەهجەت ئەمانە تیپی مۆسیقای مەولەویان دروست کرده بوو. ماوەکی دکتۆر ئومێد مەتحەب تێکیان لەگەڵا بوو. بۆ نەورۆزی 61 ئێمە لەگەڵ تیپی مەولەویە پرۆڤەم لەگەڵا کردنەوە دوای وەزعەکە تێک چوو نەورۆزەکەش نەکرا ساڵی 61. من لەگەڵ ویلێمە فەنی زۆر بینم باش بوو. قاردیلانەوە لە 62 بەڕەحمەت بێ چوو بۆ مؤتەمەری لاوان و دوای لێوە چوە براخ لە چکۆسەفاچیان مایەوە تیپەکە هەڵوەشایەوە. بوو لە نەجاتی عەبدەشم لەبیر چوو. نەجاتی عەبدەش یەکێک بوو لە کادرە پێشکەوتەکانی تیپی مەولەوی. ئێمە ناڵین تیپی مۆسیقای سلێمانی، ئێستا توانین بڵین تیپی نەتەوەی کوردە، ئەسبابەکانیشی ئەڵێم. یەکەم بۆ یەکەم جارە لە مێژووی کووردا تیپی مۆسیقای سلێمانی بە نۆتە ئەندامەکانی بە نۆتە عەزفیانە کرد و ینی پێش ئێوە کەسی تر نەبوو، هیچ کەس نەبیستووە. خەڵکە بۆ نۆتەی زانیوە تیپێک نەبوو بە نۆتە ئیشکە. دوو
تەوزیعی ئالی و تەوزیعی هارمۆنی بەڕاستی لە تیپی مۆسیقای سلێمانی گەشەی کرد بە تایبەتی هارمۆنی هەروانە ینی گونجانی دەنگەکانی سنجامی دەنگەکان بەیەکەوە ئەوە علمێکی قورسە بەڕاستی ئەوە ینی تیپی مۆسیقای سلێمانی ئەو دەورە گەورەی بینی وە تیپی مۆسیقای سلێمانی تی بنێ لە سلێمانیا یارمەتی نابێ و بێزگە لەوەش برادرانی تیپی هەولێر هاتوون لە سوورەکەی خۆمان شمان بۆ تەزی و برادرانی ڕەواندز هاتوون بۆ ماتەزیل کردوون ینی ئێمە سوورمان نەکردو لە هاوکاریکردنی هونەرمەندان لە هەچ پارچێکی کوردستانەوە هاتبێ مامۆستا ئاوازدانەری تایبەتتان هەبوویەوە بەخۆتان بەڵێ مەسە کاگەنوەر ئاوازی دانا مامۆستا خالید ئاوازی دانا دلێر ئیبراهیم ئاوازی دانا ئەلبەر ئیسادایەنا کاک فەرەسیزدایەنا کاک عومەر سەرکاردایەنا تەگەستوفای برادرێکم لە بیر چوو بێ داوای لێبوری نەکەم اینجا کاک کەریم بە ڕەحمەت بێ خۆی ئاوازی دانا بەڕاستی قار کابان بە ڕەحمەت بێ خالێ دلێر بە ڕەحمەت بێ ئەوش ئاوازی زۆر دانا و ئێمە سوودمان لە ئاوازەکانی ئەو وەرگرت و بە تایبەتی عەباس محەممەد کە لە کەرکووکەوە هات ئەو زۆربەی گۆرانیەکانی ئەووت ئەگە بێتە سەر حاڵەتێک تەقینەوەی گۆرانەکان و سەدای دوای نسکۆی 75 بۆ نمونەی هێنمەوە ئەتر کە خەڵک هەمووی بێ ئومێد بوو پێشمەرگە هات بووە برادران هەموو لەودی بوون یاسەکە بوو تقریبەن 400 نەقڵکرابوو بۆ جنوب ینی بێ ئومێدیەک دروست بوو ئێمە لە تیپی مۆسیقای سلێمانی دەستمان کرد بە بەرهەمهێنان ئاوازەکان حازر کرا پرۆڤی زۆرمان کرد ئەو 11 گۆرانەی کە لە 76 بڵاو بووەوە کە وەی و جانەکەم بۆوان لێکردم و گۆرانی قار کابان و کەریم کابان و یاران وەسێت و ئەوانە ئەوە سەدایەکی نایەوە ئێساش خەڵک حەزەکە گوێی لێ بگرێ ینی ئەوە خەڵک پێی بژایەوە خەڵک هەستی کردبەوەی کە شتێک هەیە ئەلحەمدوللا هێشتا ماوە باوەڕێ بێ لەگەڵ کاگەنوێرا چین بۆ ستۆدیۆ لە بەغا کە ویسمان تۆماریکەین باوەڕیان نەکرەوە لە ستۆدیۆی کاکرابێ بە جانفاس دیوارەکەمان داپۆشی بوو ئەیان ئەوە لە ستۆدیۆکی ڕاقی کراوە بوتمان با بوەرن ستۆدیۆکەمان بین لێ تۆمارکرەوە بە تەزیلێکی احتیاطی زۆر باشە مامۆستا ئێمە پشوویە گەین و دوای باسی لایەنەکانی دیکەی تیپی مۆسیقای سلێمانی دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا فەرەدون دارتاش مامۆستا زۆر جار هەم ئەدیبەکان ڕۆشنبیرەکان کە گفتوگویان لەگەڵاکەی یاخود ئەوانەی بیرەوەریان نووسیوەتەوە سەردەمی ساڵی 70 تا 74 ئەو سەردەمەی کە ئاشتی بوو لە بینی حکوومەت و شۆڕش و ڕێکەوتە نامە 11 ئازار بوو بە سەردەمێکی زێڕی ناوێبن هەم بۆ هونەر هەم بۆ بڵاوکردنەوەی ڕۆژنامە و گۆڤار و کتێب و ینی شانۆی کوردی ئەوانە ئەڵێن بژانەوەیشی باشی بەخۆیەوە بینی بۆ ئێوە شەروا بوو بۆ تیپی مۆسیقای سلێمانی و بۆ کاروبارە هونەریەکانی ئێوە بەڕاستی کە 11 ئازار بوو دەرگایەکی فراوان و گەورە کرایەوە بۆ هەموو بوارەکان بۆ ئەدەب بۆ فەن بۆ ژیانی کۆمەڵایەتیش بۆ ژیانی سیاسیش بۆ هەمووی دەرگایەکی ئێجگار گەورە فراوان کرایەوە ئێمە وەکو تیپی مۆسیقای سلێمانی بۆ یەکەم جار کە 11 ئازار بوو لە بەغاوە تەلەفۆنیان کرد دکتۆر مەحموود ئەوان کە ئێمە بچین بۆ نەورۆزی دوای 11 ئازار یان دوای 10 ڕۆژ بە پەلەپەل ئێمە چوین بۆ بەغاوە پرۆڤۆشمان کردمان کرد ئەوە لە قاعەی خولد گەورەترین عەرزمان کرد کە دوای تامان تۆماریش کرا بە لە تەلەڤیزیۆنەوانە کە ئەوە بڵاو بۆ سەدایکی زۆری هەبوو ئەوە سەدایکی زۆری هەبوو بۆ ئێمەش کە تیپەکەمان بوونەوە ئەو بەرهەمانەی تەقدیم کرد و بڵاو بووەوە هینە بوو دوایەوە بەڕاستی ئیشکردنەکان حڕیەتی زۆرە هەبوو سرودمان ئەتوانی تۆمارکەین سرودمان ئەتوانی بووتەوەیەتەوە خازان لە مەکتەبەکانوانە یا لە مناسەباتە
ئازادێکی تاوامان هەبوو و مەسرحیش گەشەی کرد شێوەکاران بە هاوان شێوە و ئەدیبان یەشێتی نووسەران و ئەوانە ڕۆڵێکی باشیان بینی کتێب زۆر چاپ کرا ینی بمانەوە نەمانێ ئەو فترەی 4 ساڵە فترێکی زیندوو بوو فترێکی زیندوو بوو ساڵی 74 ئۆپەرێتی کۆتایی زۆردارمان تەقدیم کرد کۆتایی زۆردار کە تعبیرێکرد لە کاوەی ئاسکدەر و ڕزگاربوونی کورد کە تەقدیممان کرد لە بەغا تەمە حرەکاتەکان منەم کرد مامۆستا خالی سەرکار سەرپەرشتی تیوی مۆسیقاکەیە کرد چوە حرەکاتەکان لەگەڵ مۆسیقا ئەبێ بەیەکەوە ئیمکانی جاوە حساباتی وردی تیاهای ڕەنگە سا لێنا و بوارە نەبێ بە تەفسیری زۆر باسی کەم بەڵام ئەوانەی کە دەوریان هەبوو شیە بوو جەناب و مامۆستا خالید ئیشرافی مۆسیقەکانیە کرد ئاوازەکان تر کاک خالید بەشداریە کرد کاک فەڕەنسیس بەشداریە کرد مامۆستا ویلیەم بەشداریە کرد کاک ئەلبێت بەشداریە کرد یعنی ئاوازی لەحنەکانە بام حرەکاتەکانی سەر شانۆ هەمووی من ئەم کرد هەمووی منم کرد تر ئۆپەرێتی وا بوو 4-5 لەو حیتیا بوو ئەو ساڵە ئێمە پلەی یەکەممان هێنا لەسەر تاسەری عێراقا بەڵام چووکە محتەواکەی خۆ تۆماریش کرا بە تەلەڤیزیۆن محتەواکەی مەسەلەی ڕزگارکردنی کورد بوو مەسەلەی کاوە بوو نەعەرزیان کرد نە نوسخەشیان ناینێ مایە و تەمە دواییش فەوتە ساڵی 75 ئۆپەرێتی ساڵ 76 ئۆپەرێتی ڕاپەڕە ئەیگل ڕاپەڕە ئەوە شعرێکی مەحموود دەروێش بوو لەسەر سەورەی فەڵەستینی ئێمە کاکانی عینشەونم تەرجمەی کرد بۆ کوردی ئێمە ئەومان کرد بە ئۆپەرێت ئێساش ئەو گۆرانیەم هەیە خاچی شیری وڵات ئەوە تا ئێمە ڕۆڵەتین نازم جۆ لێ بۆ ئەوەمان کرد بە حرەکات و ئۆپەرێتەکە لە حرەکاتها من پلەی یەکەم وەرگرت لەسەر تاسەری عێراقا ئیخرازەکە بەڕەحمەت بێ غازی بامەرنێ کردبووی پلەی سێمی وەرگرت بەداخەوە مەلعیلم کا غازی بامەرنەیەکێک بوو لە فەنانە گەورەکان دوای ئەوە کەژاوەی مێژوو بوورە بە لەوێ ئێوە بە مەبەست ئەم ناوانەتان هەڵەبژار ناوی بڵێن ئۆپەرێتەکان هەموو ئۆپەرێتی ناوێکی هەیە باش ئازانم بەڵام مەزمونەکەی بەسەراحەت بڵێم هەمووی سیاسی بوو دوای تحقیقیان لێ دروستکردین لە کەژاوی مێژووە لە مەجلیسی قیادەی سەورەوە لیجنە هات کەونە تەدقیق و ئەوانە سان بۆ مێژوو بیڵێ محەممەد پیرۆزەوانە دەورێکی پیاوانیان بینی ئەین دیفاعان لە ئێمە محەممەد پیرۆز کە مدیری عامی تەربیە و بەعسیش بوو ڕەنگە دوو بەشیشی لەبەر ئەو بێت کە ئەو نەسانە ئەبێ مدیری عام موافقەتی لەسەر کرد بێ ڕەنگە لەبەر خۆشی بوو بێ ڕەنگە بەڵام دیفاعشی پیاوانی کرد ئینسان بۆ مێژوو ئێمە باسی مێژووەکەی کەژاوی مێژوو حەقیان بوو کە لەژێر تاقیقیان لێ دروست کردی بۆچی باسیشی باسی ئەسلی کوردەکە باسی ڕزگاربوونەکە جایەکێ لە کاتیش بڵێ وەکو شۆڕش یەکێتە دەرەوە ئەڵێ لە پێناوی ئاشتیە لە پێناوی سربەخۆیە لە پێناوی دیموکراسیە هەمومان خاڵە خەبا دەکەین دژی دەسەڵات ئێمە بۆکوی تافمان لێکردەوە لەویە ئەیتەمان چۆن قوبوڵەکەن ئەوان یەکەمیش بوون لە عێراقا لە حرەکاتە یەکەم بوون لە ئیخراجە بەدعاداتاژی خراجی کرد لە حرەکاتە لە مۆسیقا لە هەموو پلەی یەکەممان هێنا لە عێراقا لەگەڵ ئەوەشە ماوەیەک لە تەلڤیزیۆنی کەرگووی لە ئێرە ئەوان وەکو نەورۆس حسابیان بۆ کرد چون ئاخر سرودەکەی بە نەورۆس هێنامانەوە هەموو جارە لیانە بەس داخەکە من هەردەسم نەکەوتەوە مامۆستا بە ئەو پرسیارەشکەم لێدەیە ئەوانەی کە هینیانەکرد دادوەرەکان ئەوانەی کە بڕیارانەدا کامە یەکەمە و دوو هەمە و سێ هەمە یعنی عرب بوون هەمووی فەنانی عرب بوون فەنانی گەورەی عرب بوون تەرجوماکرا ئەم شتانە ینی چۆن ئێمە ئەوان لە چۆنیان زانی مەسەلەن ئەمەی ئێوە باش لەوەی ئێمە نەسەکە بە عەرەبی تەرجمەکرا لایەن هەبوو بەڵێ لایەن هەبوو بەڵام دوایی جۆی لە مۆسیقاگرێ دووسە کەسی مۆسیقایەتی ئازانێ و تەوزیعێکی جوان عەسفێکی بەقووەت سەیری حرەکات دەکا حرەکات لەگەڵ مۆسیقا تەنسیقە و حرەکاتی جوانی تایە
تەشکیلاتی جوانی تایە. ئەجا ئەگەروا بێ مامۆساگە بۆ حسابە بێ کەواتە ئەوان بە چاوێکی شۆڤینی وینەوە شتەکانیان هەڵناسەنگان بە حقیقت هەسمان هوەر ینی وڵای بەڕاستی ئەکەیەوە یەکەم بۆنیتە خۆ لەوە زیاتر چیت لە 6 میهرەجانە هەر 6 ئێمە یەکەمی ئەو ساڵی ه لە 5 شتا یەکەمی عێراق بووین لە ئۆپێرێتا یەکەم بووین لە کۆراڵە کە مامۆسا خالی سەرکار ئەیکرد یەکەمی هەموو عێراق بووین لە تیپی مۆسیقای مناڵانە یەکەمی هەموو عێراق بووین خەریکەوانی کەسم لە بیرەتە لە 5 شتا یەکەمی عێراق بووین هەرقاعەکە و ڕوژە یعنی ئەوە سەربەرزێکی گەورە بوو بۆ ئێمە ساڵی ه6 ئۆپەرێتی دارستانمان کرد هەر باسی ئەومان کرد کە حکوومەتی بەعس چۆن کووردا دیهات لە ناو ئەبا و ئەم میلەت چۆن مقاومەکە دەریاپەڕێنێ وەڵی نازانم چۆنان ئەدام نەکردین ئەوەژی پلەیەکەمان هێنا لە عێراقا مامۆساگەر باسی ساڵی پێش دەستپێکردنەوەی شەڕ گەورەترین فستیڤال کرا لە بەغا فستیڤالی هوەری کەوکاتەوە بزانم مامۆستا ئیحسان دکتۆر ئیحسان فواد دەوری سەرەکی هەبوو لەو لە ئامادەکردنەوەانە لەوایە پارتی هیچ دژایەتی کردی ئەو بڵێن میهرەجانە یاخود پشتیوانی کرد ئەوەی کە ئێوە بزان چکە نزیشی تێکچوونی بڵێن گفتوگۆکە بۆ ئەوانە لە مێژووی کووردا گەورەترین میهرەجانی فەنی بووە لە کە لە بەغا کراوە و بەڕاستۆکو جەنابە فەرمووت دکتۆر ئیحسان فواد کە مدیری عامی سەقافەی کوردی بوو ڕۆڵێکی گەورەی بینی و هەر بەڕاستی مۆزەفەکانی هەمویان کە خەڵکی چاک و ئەدیبی چاکوانی تیا بوو ڕۆڵێکی گەورەیان بینی ئەو میهرەجانە تەشکیلیشی تیا بوو مۆسیقیشی تیا بوو مەسرحیشی تیا بوو تۆ پرسیارەکەت ئایا پارتی دیموکراتی کوردستان ئەو وەختە دژایەتی کرد نەکرد دژایەتی نەکرد چونکە هێشتا گفتوگۆ مابوو بەڵام قۆناغەکانی ئەخیر بوو کە وردەوردە بەرە و ئەی بە دیوەکەی تریا پشتیوانی کرد ڕێگر نەبوو ڕێگر نەبوو تیپی مۆسیقای سلێمانی لەوێ نەک بە پلەی یەکەم بە ئیمتیاز دەرچوو بە ئیمتیاز دەرچوو من لەوێ لەو حیشی سەعرازیم تاقدیم کرد بەهاری کوردستان ئەوەش لێی سەرسوورمانی هەموو خەڵکەکە بوو مەسەر کە تۆڵی ڕێگر بۆ پارتی بۆ نمونە خوا ئەفریقا حازیمەچی مەسەحێکی تەقدیم کرد کە ئەڵێ بەکێ بڵێم بابە قسەکەی هێنا ئاخر جار ڕسمی مەنامە سەفای پیشانەوتی بۆ بەڵێم بابە ئێپاسە خۆ پارتی ڕێگری بێتەوە مەسە بۆ نمونە یعنی بەڕاستی ئەجوایی ڕۆژانی ئەخیری ناخۆش بوو خەڵک ڕایەکرد بۆ دەرەوە ئەخبارها کە وەزعەکە تێگەچێ و ناشتانە ئەلاکولین مهێرەجانەکە کۆتایی هات بە سەرکەوتویی تەمانەمانە کرد جارێک کرد مهێرەجانێکی وا کرێ داخەکەم نە لە کوردستان کرا نە حکوومەتی هەرێم کردی نە لە بەغاش جارێککە و بوارە بوو بەڕاستی مهێرەجانێکی گەورەی کوردی بوو عەرەب چۆن پێشوازی لەو میهرەجانە هەموو فەنانەکان هاتن زۆر بە گەرمی و استقبالیان کرد وەلی جانە فەنیەکانیش ئەکسەرێتی عەرەب بوون فەنانی گەورەیان جا من دەوری تیپی مۆسیقای سلێمانی زۆر مهم بوو لێکێ لە هەر شتەکانی میهرەجانەکەەوە بوو لیجنەی عولیان بۆ تەقیمی مادەکان دروست کرد بوو لە نوێنەری هەموو تیپەکانی کوردستان چ مەسرحی چ مۆسیقی ئەوە ینی دەورێکی زۆری بینی ئەوەش تەعاونێکی باش هەبوو لە بینی فەنانەکان و بەڕێوەبەرەتی گشتی کوردی لە بەغا و دکتۆر ئیحسانۆکو عەرزم کرد دەورێکی گەورەی بینی دکتۆر ئیحسان دیارە دەوری زۆر گرنگی هەبوو دواتریش ئەوە لەلایەن حکوومەتەوە دانرا بوو مدیری عامی سەقا مدیری عامی عایدی وەزارەتی سەقافە و ئێرشاد بوو هەموو مەسرەفەکە حکوومەتی بەغا کردی یەکەم جار تۆ لە ڕێگەی چێوە ئاشنایەتی لەگەڵ کۆمەڵایە پەیدا کرد و کەی و بۆچی وانی کاریگەری لەسەر تۆ هەبوو خۆ هەر بەشی هەرە زۆریان جەلالیە کۆنەکان بوون کە کۆمەڵایان دروست کردو کۆمەڵی ڕێزدەران تەبا من لێشەگە نەبووم لەوانی کە لە سەرەتاتیا بووم یا بڵێن لە موەسسینان نە بەس من جاروبار ئەچوم بۆ بەکرێزۆ کە بەڕەحمەتی مام جەلال لەوێ بوو بە حکمی تێکەڵاویمان ئەتە برادران لەوێ
ئەڵقەی ڕۆشنبیریانە بینی لەگەڵ ئەو تێکۆشرانی ئێران کە ڕیان کردبوون لەوێ فکری مارکسی و لینینی لەگەڵ ماوی لەوێ پێگەی. تۆ بەشداری لەو ئەڵقانەیە نەکردی پێش هەفتە؟ لە سەرەتا هەفتاویەکە من پەیوەندیم لەگەڵ محەممەد سابر هەبوو حەمیعەتێ بەڕەحمەت بێ ئەو زۆر باسی و مەسلەی لەگەڵا کردم. دوای ئەرشەد تاالبانی وازم خوشکەزای مام جەلالیشە لەگەڵ ئەو لەگەڵ شیروان عادل و ئەوانە چونە کۆمەڵی ڕێزەرانەوە ئەڵقەی ڕۆشنبیری. ئەو وەختە چۆن بوو ئەوە جاریوا بوو 6 مانگ ساڵێک فکری مارکسیمانە خوێن فکری ماویمانە خوێن هینە ئەڵلقەکان زۆربەی وەخت سێکەسی بوو بۆی کەشف نەبی بۆی دەرنەکەوی. ئەڵلقەی کە تۆ بەشداری تێدا لەگەڵ ئەشرەف تاالبانی شیروان عادل و من جارێک برادریش کەش هەڵ بەڕاستی ناوەکەی نایەتەوە بیرم ڕەنگ کاک ئەشرەف مابێ ئەوە زانێ تەمەند درێژ بن بەس حەمیعەتێ خوا ئەفریقا ئەمری خوای کرد ئەو لەگەڵمان نەبوو بەس ئەو هانیان بۆ مەسەلەیانی مامەسا چی کۆمەڵە سەرنجی تۆی ڕاکێشە کە ئاوا وا لێ بکە هەتاکو و کۆمەڵە شەڵۆشایەوە هەر لەگەڵی بی لە سەرەتاوە مەبەستم بەڵێ یعنی دروشمەکانی بوو بیرواوڕەکەی بوو چی بوو؟ من خۆم کە لە پارتیشا ئیشمە کرد و کاتیشم بەڕەحمەت بێ هەردووکمان فکری چەپمانە بوو فکری چەپ لەبەرەوە کە کۆمەڵی مارکسی لینی کوردستان دروست بوو بۆ فکری چەپە و فکری مارکسی هەڵگرت بوو من ئەوم پێ باش بوو کە ملاحەزەش مەکرد خەڵکانی باش و ڕابردوو باشی تیا بوو من باسی تەمەسەلەتەکەم کە تۆ ئەڵێ هەموو جەلالیەکان وەڵا شاد نەبوو هەموو جەلالیەکان سوالە ئەیکێ نانە بەڕاستی ئەنوە ئاشقال خەڵکی تازەی تیا بوو ڕەنگەوە برادرانی سەرکردایەتیش یەکێتیش و کۆمەڵی جارانی دان بەوامێن لە سەرەتا کە مەفرەزەکان چوونە دەرەوە بۆ پێشمەرگاتەوە ڕەیەکە وا بوو با جارێ مام جەلال نێتەوە لە ناو خەڵک لە ناو قەواعیدا بۆ ئەوەی سراعی بینی سراع کۆنەکانی بینی مەکتەبی سیاسی کۆن و پارتی دیموکراتی کوردستان دروست نەبێتەوە یان لە بیدایە تەفکری ئاوا هەبوو جا مەقسەم لەوە ینی ئەوە نەبوو کاچی جەلالی بێ بە ڕەیەکەی عامەی خەڵک وەرگیرێوانە بوو خەڵکە بۆ 26 بێ وەرنەگیراوە و بەڕاستی من ڕۆی کۆمەڵی ڕێزەران کۆتایی هات بەڵام بەڕاستی کاکڵەیەکی نیشتیمان پەروەری دڵسۆز بوون و پێشمەرگەکانشان ئیسپاتیان کرد لە شۆڕشا کە خەڵکی قارەمان و خۆڕاگر و جددی بوون بابەتر وردە وردە شتەکان تێکچوو ئەتەوە بابەتێکی کێیە. تۆ کاتە خاڵە شەهاب بووان دەناسی؟ من خاڵە شەهاب دوو جار لە ماڵی کاگورایم لە لای مام جەلال دیومە بەس عیلاقەی تازە لە هەفتەیە مەبەست لە جارێکیان مەبەستم ئەو کاتێک کە کۆمەڵە بوو یاخود پێشتر جاری 468 بووە بزانم لە ماڵی کاگورایم لە مەکتەبی سیاسی مچوو بە لای مام جەلال دیم جارێکی کەش لە ئەوازانم هەفتا و دوو بوو سێ بوو بەس ینی میانەمان نەبوو ینی هەروە مەرحەبا و چاک و چۆنی من هیچ عیلاقەیەکم لەگەڵ خاڵە شەهاب نەبوو بەڕەحمەت عیلاقەی ڕێخستن نەبوو لەگەڵ ئەوانەی قیادەی ئەوڵ نە کەواتە تۆ بەڕەسمی لە ساڵی سەرەتای هەفتاویەکەوە لە ناو کۆمەڵا ئیشمە کرد لە ناو کۆمەڵای بەڵێ گۆڕا مەسەلەن لەگەڵ کەسێکی کار تەنزیمە بووی دوای لەگەڵ کەسێکیکە بە پێی باشە ئەوەی کە تۆ ئاگادار بیت و بیستی بێتە لێ چونکە خۆگەر خۆشت لەو کاتە نەز بەڵام دواتر حتمما ئەزانی حکوومەتی بڵێن حیزبی بەعس ئاگاداری هەبوو زانیاری هەبووە لەسەرەوەی کە ڕێخستنێکی وا دروست بووە بە ناوی کۆمەڵەوە یاخود پارتی ئاگادار بوو ئەو بڵێن پارتی و حکوومەت ئاگاداری ئەوە بوون هەبوون نەبوون لەسەرەتاوە حکوومەت تا ماوەیەکی زۆر زۆر هەستی بەوە نەکرد کە تەنزیمێکی وەکو کۆمەڵە هەتا گرتنەکانی ئەخیر دەسی پێ کرد بەڵام
پارتی هەستیان کردبوو هەتا لە وەختی 1970 هەستیان کردبوو کە شتێک هەیە حرەکەیەک هەیە بەس یعنی دەست نیشان ناکراوە هەتا بۆ نمونە جارێک عومەری سەیعەلی گیرا بردیانە 4 تا ئەوانە کە گوایە خەریکی چیت و ئەو ناشتانە بۆ نمونە یعنی مراقبە کرا لەلایەن برادرانی پارتیەوە. مامۆستا ئەو مەسلەی عێراقچی بوون و کوردستانی بوونی کۆمەڵە هەر ساڵێکی پێ نەچوو ینی هەندێک کەس جابوونەوە کاکوات خەرەداخی و هەندێک کەسی تر ئەو مەسلەی عێراقچی بوون و کوردستانی بوون و ئەمانە چۆن بوو ئەوەی کە تۆ ئەگەدار بووی ئەو کاتە لەو سەرەتایانەیە لە ساڵی هەفتاوێک و دوو سێوەی تر دواتریش وەڵا لە ناو کۆمەڵە ئێمە باوەڕمان بەوە هەبوو کە حیزبێکی مارکسی کوردستانی ئەتۆ خەڵکیش هەبوو ئەفکاری جیای هەبووە ئەوەکو تۆ فەرمووی ڕێگەیشکی گەتوۆتە بەر بەس فکری سائید لە ناو کۆمەڵی ڕزدەرانە فکری کوردستانی بوو کوردستانی بوون باش کە شەڕ دەست پێکاتەوە ساڵی بەڵێ ئێوە بڕیاری چیتاندا هەم وەکو سیاسی هەم وەکو لایەنی هونەریەکەی چونکە تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ هەموو ئەو دام و دەستگاوشتانەی تر هەموو چوونە دەرەوە کۆمەڵەش هەڵبەتە ئەکرێەوە بەجیا باس بکەین هەڵوێستی کۆمەڵە چی بوو چۆن نەبوو بەڵام ئێوە وەکو تیپی مۆسیقای سلێمانی تۆ بۆ خۆت بۆ نەچوویتە دەرەوە بۆ بەشداری شۆڕشن نەکرد بۆ لەگەڵ پێشمەرگەیان نەبووی ئەگەر وا بڵێم هۆکارێکی تایبەت هەبوو یاخود تعلیماتی کۆمەڵە بوو کەوای کرد تۆ بەشدار نەبی بەنسبەت کۆمەڵەوە کۆمەڵە پشگیری شۆڕشیە کرد بۆ دیفاعکردن لە کووردا ڕاستە خلافی هەبوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە زۆر ڕۆیان ملاحەزاتی زۆر هەبوو لەسەر پارتی بەڵام لە هەمان کاتە دیفاعکردن و لە کورد و پشگیریکردنی شۆڕش بوو ئەوە ڕێی کۆمەڵە بەشداریشیان کرد لە شەڕ بەڵێ بە سەدان کادر هەبوو لە دەرەوە بوون و ڕۆڵیشیان هەبوو شیشان کرد و نۆشتانە هەتا کە نسکۆکەش بوو یە فکرێکە بوو لە ناو کۆمەڵە کە درێژە بە شۆڕش بێتەوە دوای بیرکرایەوە کە ئەو توانانی و لەو لێشاوە ناکرێ ئەوە بوو دوای ڕێیەکە گۆڕا بە هەرحاڵ ئێمە سەر تیپی مۆسیقای سلێمانی تیپی مۆسیقای سلێمە کتابەن لە مهرجانەکە کە هاتینەوە وەزعەکە تێکچوو بوو پەیوەندێکمان پێوە کرا لەلایەن شۆڕشەوە کە ئەڵێ پێمان چاکە بێنە دەرەوە زۆربەمان چوونە دەرم من خۆشم هیچێکم لەوانە بووین بەڵێ منیش چوومە دەرەوە بە چوونە 4 تا ئەوەزارتر لێەوە تەرتیباتیان بۆ کردین تا چوونە چۆمان لەوێ چوونە لای بەڕەحمەت بدارە تۆفیق و کاک ئیدریس ئەوان خێرا جێگەشتیان بۆ جێبەجێکردین و مەقەڕشتیان ینی شوێنی نووسن و ئەوان جێگە ڕێگەیان بۆ جێبەجێکردین و دواتریش لە دەی وەسان وەکو مەقەڕێک کرابوو بە مەقەڕی ئەوە دوای هەر تیپی مۆسیقای سلێمانیش نەبوو لە دەرەوە هونەرمەندانی کۆیە هاتبوون مامۆستا سەردار بەڕەحمەت بێ کاگووری ئەحمەد سێ دووسێکی کەشیان برادرانی دوهۆگەوانە هاتبوون لەبەرەوە تیپەکەمان ناونا تیپی مۆسیقای شۆڕش تیپی مۆسیقای شۆڕش تر لە گەڵاڵە سوێدێکمان دروست کرد و چەند سرودێکمان لەوێ تەزیل کرد و ئەتە دوای قەسف کرا و مەنتیقەیە برادران ڕێیان وا بوو کە ئەوێتە بە کەڵکی ئێمە نایە چوونە حاجۆمەران دوای لە حاجۆمەرانی وەکو پێشە باسم کرد ئێمەیان لە گوندی وەساندانە و مەقەڵەکەمان لەوێ بوو بەڵام دوایی من تقریبا 2 مانگێک لەوێ بووم ئەتە من بریاری گەڕانەوەمما بریارەکەش هەر خۆم نەبووم لەگەڵ کاک فەرەنسیس داودا شایەتە چوونە لای کاکدارە تۆفیق بەڕەحمەت بێ بە سەراحەت پێم وت وتم من ئەمەیە بگەڕێمەوە و زۆری پێ ناخۆش بوو ڕێگەری نەکرد ینی من گلەیەکی خۆشم کرد لەوێ باسا باسی نەکەین باشە بۆ باسی ناکەی خۆ
دلەیەکە چی بوو؟ وەڵام من بەسەراحەت خۆم سەریح بە کاکدارا بووتەوە کە ئەندامی سەرکردایەتی بۆ مەسئولی ئەعلام بووە. وتم من بەس بە حاڵی خۆم قانع نیم بە داعمی ئێران و ئەمریکا. لەو عانە ئێمە قسەمانە کرد ئێمە لە مەقەڕەکەی کاکدارا بوو کە بەقەی شاخەکە بوو لە لای چۆمان و بینی ڕایەت و چۆمان ئەلەو ئانا ڕێوەکانە هاتن شتیانە هێنا وتم ئەوەتە وتم باوەڕم بەوانە نییە هەز ڕۆژەویستیان پشمانتیەکەن قسە کەشمان وا دەرچوو پشتیان لە کورت کرد پشتیان لە شۆڕش کرد وتی بۆ تەری غەیلم هەزار ڕەحمەتی لێ بێ ئەوە بۆیە بە کاک فەرەنسیسم لەگەڵا بوو وتی منش قەناعەتم نییە وتی منش عینە ڕێی تۆ هەیە با من دەسەڵاتم نییە بە ڕەحمەت بێ پیاوێکی پاک بوو کاکدارا پیاوێکی مستەقف بوو بەس وتم یەک شەرتیشم بەعس بانگی کردم نادی بەچێنمە یەمەوە دەرەوە هاتمەوە کە ساقی نەبوو وەڵام دوو مانگ مەعاشیشم وەرگرت کەواتە فریا هیچ کەوتی تۆ لەوێ چالاکی هونەری شتیوە بەڵێ لە سوێدێک کە بەڵشتمان تەزیل کرد هەتا مقدمەی سرودێک من کردم لەوێ لەحنەکە هینی خالد دلێر بوو من مقدمەکەی بکرد و تۆماریشمان کرد ئەو دوو مانگەی کە لەوێ بووی مامۆستا بەڵێ کاکدارا و ئەوانە هیچیان بەسەدا فەرزەکردن یا خۆتان نیشتان نەکرد نا هیچ شتێکیان فەرز نەکرد بەس خۆمان قەناعەتمان هەبوو کە سوورە با پێ زۆرترین سرودی کوردی لەو سەردەما تۆمار کراو لە ئێزگەکە و لێیرە یعنی هاوکاریی زۆری ئێزگەکەمانە کرد لە هەموو ڕێکەوە ئەوان هیچ شتێکیان فەرز نەکرد بەسەر ئێمە بە حەقیقەت ئێمە ئازادێکی تەوامان هەبوو زۆر چاکە جا ئێمە لە ئەڵقەی داهاتوودا ئەمەوێ پرسیوەڵا ئەو پرسیارم هەر لێ نەکردیە بۆ ئەو پرسیارم کردایە مۆسیقای چەمی ڕێزان بە هەر حاڵ ئێمە لە ئەڵقەی داهاتووشدا بەردەوامە بین و باسی کۆمەڵی بابەتی ترەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوێ هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم. بۆچی چوویت بۆ قراگوون لەوێ دا یادی دامەزانی پارتیا بەشداریە کرد و دوایش تۆزێ کێشە بۆ دروست دەبێ کاگەڕێتەوە قسەڵۆکی زۆر لە بینی کاک بەختیار و برادرانی ئاڵای شۆڕش لەگەڵ کاک نەوشیروانە سیرا زۆر کەوتە بینی مەلا بەختیار و کاک فەریدوان قادرەوە باسی وەکرێک کاڵێن کاک نەوشیروان ئیمانی بە مارکسیەت نەبوو و سەرۆکی ئێوەش بوو کاقار تەمە بەفکر شوێ بوو بەڵام زۆر ڕۆحێکی نەتەوەیتیان بەرهەمی هونەری خۆی یامێ هیچیان ڕوومەتی وە گوڵی بێگرد لەگەڵ باران بارانە وتی ئەوە هەدیەی من بێ بۆ ئێزگەی کوردستان زەلام مامدی دەست بەسترابەوە لە پشتەوە قاچی لە ئاوە بە دوو کەس هەڵیان کرد لە پیکانە و بە خوارە فڕیانە